لە هەفتەی یازدەهەمی یاریەکانی خولی نایابی کوردستان یاریگای ڕزگارمەشەیی لە کەلار هەردوویانی شێروانە و پیشەسازی بە یەک گەیاند. یاری پاشفیکەی ناوبژێوان دەستی پێکرد. یاریزانانی شێروانە هەردوو دەستیان بە هێرشەکانیان کرد و لە خولەکی حەوت کۆڕنگ محەممەد گۆڵی یەکەمی بۆ شێروانە تۆمار کرد. پاشا گۆڵە شێروانە باشتر دەبیندان و بە درێژای گێمی یەکەم چەند جارێکی تریش گەشتنە سەر گۆڵی پیشەسازی، بەڵام نەیانتوانی سوود لە هەلەکانی وەربگرن و ئەو گێمە بە باڵادەستی و سوودی شێروانە کۆتایی پێهات. لە گێمی دووەمی یاریەکەدا هاوشێوەی گێمی یەکەم یاریزانانی شێروانە باشتر دەبیندان. لە خولەکی 53 یاریەکەدا یاریزانانی شێروانە هەلێکی ئاسانی گۆڵ تۆمارکردنیان لەدەستدا. شێروانە بەردەوام بوو لە فۆتاندنی هەلەکانیان و چەند جارێکی دیکەش یاریزانانیان نزیک دەبوونەوە لە گۆڵی پیشەسازی، بەڵام نەیان دەتوانین گۆڵ تۆمار بکەن. لە بەرامبەریشدا یاریزانانی پیشەسازی لە ڕێگەی تۆپە جێگیرەکانەوە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا، بەڵام هیچ کام لەیانەکان نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن و یارێکەش بە بردنەوەی شێروانە کۆتایی پێهات. پێشکی بناوی خی گەورە و میهرەبان دەستخۆشی تەوام بۆ سەرجەم یاریزانەکان هەیە. ئەم بردنەوەی پێشکەشەکەم بۆ هەندێرە ئازیزانە حتمما بردنەوەی ئەمڕۆ ئێمە زۆر گرنگ بوو لەبەرەوەی دیواری پێشومان نەماتوانین بردنەوە تۆمار بکەین و لەگەڵ ڕکابەری یەکەم کە یانی هەندێرە دوا کەوت بووین ئەبوو بە هەر پێوەرێک بێ ئەمڕۆم یاریە بەرینەوە خۆشبەختانە توانیمان سێ خاڵ یاریەکە بەدەست بێنین و کۆتایی مەرحەلەیەکەمان ببرنەوە کۆتایی پێبێنین. بێگومان یعنی ئەلحەمدوللا وەکو ڕیزبەندی تیپەکەمان خراپ نییە، لە ڕیزبەندی دووەمان تیپەکە باشە، بەڵام لەگەڵ دەست پێکە ئێمە زۆر لە دەواڵ یعنی لە ڕیزبەندی دێمەوە دەستمان پێکرد. خۆشبەختانە ئێستا لە ڕیزبەندی دووەمایە و ئینشەڵڵا بتوانین تیپێکی تۆکمەتر لە قۆناغی دووەمان دەست پێ بکەین بە هێنانی چەند یاریزانێکی نوێ بەتایبەت لە یاریزان لە هێڵی پێشەوە حتمما نەبێ گۆڕانکاریەکی بنەڕەتی بکەین پێویستمان بە یاریزانە بەڕاستی وەکە بینین لە هەموو یاریەکە ئێمە یعنی تووشی ئەو دەردەکوشندەیە بین لە زۆرترین دەرفەتی گۆڵکردنا کەمترین گۆڵ تۆمارەکەین. لەسەر یاریەکەی ئەمڕۆژ بەڕاستی گێمی یەکەم ئێمە زۆر بە خراپی دەستمان پێکرد، بگرێت شێروانە دەیتوانی لە گۆڵێک زیاتر بکە، بەڵام لە جێمی دووەم تۆپانەیەکە زۆر کراوە بوو دەمانتوانی گۆڵی یەکسان بوون بهێنینەوە، بەڵام پەلەپەلەی زۆرمان دەکرد. ئەنجامەکە بۆ شێروانە بەڕاستی دەبووە بەلایانی کەم بمانتوانی بە ئەمڕۆ یەکسان بوون بەدەست بێنین، بەڵام شێروانشتی پەچی باشە پاڵەوانی پارە ئەوانیش دو یاری ڕابرد و سەرکەوتنیان بەدەست نهێنابوو هەموو هەوڵ و توانای خۆیان قستەگەر لۆی سێ خاڵ یاریەکە بەدەست بێنن. بەم ئەنجامە یانی شێروانە لە پلەی چوارەمەوە سەرکەوت بۆ پلەی دووەم و خاوەنی 17 خاڵە، یانی پیشەسازیش خاوەنی 11 خاڵە و لە پلەی دەیەم دێت لە یانەکانی خولی نایابی کوردستان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.